وانە ئەو کەسانی ئەم میلەتەیان ئەنفال کرد بەداخەوە زۆر شەرمەزاریە بۆ ئەو کەسانی ئەچن مەدحی ئەنفالچیەکانەکەن ئێستا. فڵان کەس سەرکردەیەکی چاک بوو، سەرکردە بوو بە هەزارەها مناڵی داما و کەلیان داوە بەر گولە، ژن و مناڵ. ئەم هەموو گەنجە جوانە نە سیاسەت یان نەزانی نە ئاگای لە یەک شتێک بوو، درانە بەر گولە و بە زینۆتی خۆڵیان کرد بەسەریانە، سەرکردە بوو. هەی گۆڕ بە گۆڕ بێ هەزار جار خوای گەورە بیخاتە نەم سەقەرەوە لەگەڵ بارق و هەموو سەرکردەکانی بەعسا. شەرمەزاری مەدحی ئەوانە بکرێ. سەرکردە بوو چەند هەزار مناڵیان داوە بەر گولە، کەلەی مناڵیان بە گولە تەقان، میلەتی ئێمەیان بەرسی کرد، لە سجنا تەعزیبیان دەن. ئێستا مەدحێکەی قانون یەزانی قانونی چی؟ ئەو قانونی خۆی شکان. شەرمەزاریە بۆ ئینسان مەدحی ئەوانە بکات. لە مانگی چوارە بارق کوردی ئەنفال کرد، هەر لە مانگی چوارە خوای گەورە تۆڵەی دەکرد و ئیعدام کرا خۆشی دوای 3 ساڵ. شەرمەزاریە مەدحی زاڵم بکەی. زاڵمە، هەموو زاڵمێک کۆمەڵی سیفەتی جوانی هەرتیایە، بەڵام کە زاڵم بوو زاڵمە. هەموو کەسێک وایە. خۆ هیتلەریش کۆمەڵی سیفەتی جوانی و فیرعەونیش بە هەمان شێوە. هەرچی زاڵم هەبوو کۆمەڵی سیفەتی تیا بوو هەر باش بوو، بەڵام خراپەکانیان باشەکانیان دەسەڕێتەوە. دەی کاکە چەند کەسان ئەنفال کران؟ تاوانیان چی بوو؟ مناڵی هەرزەکە هەر گەنجێک هێشتا بالغ نەبووە، مناڵێک شیری دایکی ئەخوا گولە ئەدەن بەسەری ئەیکوژن و هێشتا نەمردۆ ڕۆحی تیای هەناسە ئەدا خۆڵەکەکەن بەسەریە. ناترسی خوا لە قیامە لەگەڵەوانە حەشرت کە؟ چیان بەسەر زوڵمیان کرد؟ کوا بۆ کوێ ڕۆشتن؟ کوا لەکوێن؟ چیان بەسەر ئاهات؟ زوڵم بکەی لە هەر کەسێک باجەکەی ئەدی. والله شەرمەزاریە بۆ کەسێک مەدحی کەسێک بکات کە میلەتی داوەتە بەرگولە و ڕەمی کردوونە و سەریانی تەقانەوە بەفی شەک. ئەوانەی کە هاتوونەتە لە چاڵی ئەنفالەکان بڕۆ پرسیارکەن یاخود خوێناتەوە کە حاڵی خەڵکی چۆن بووە، گەنجی دامەیان دابەزان لە سیارە دابەزێ و ڕەمیان کردو و کوشتویانە. باوکی ئێمە، دایکی ئێمە، برا و خوشک و ئامۆزا و پورزا و کەسوکاری ئێمەیان داوە بەرگولە گشتیان ڕەمی کرد. تاوانیان چی بوو؟ بەس بەرەو کوردن؟ تاوانیان چی بوو؟ بترسە لەوەی کە خوا لەگەڵ زاڵمە حەشرت کە کاتی مەدحیوانە دەکەی. ئینسان ئەوەنە پولەکی نەبێ، بەس پارە حساب کە پارە معاش تاخیر نەبوو. نادەم چی معاشی چی؟ لە 1000 نەفەر 100 نەفەر 550 نەفەر معاشی نەبوو. معاش چی؟ ئینسان نابێ ئەوەنە دنیایی بێت. تەنها معاش کفایەت نییە، تەنها ژیان کفایەت نییە. پارە شتێکە، بەڵام زوڵمکردن هەر کەسێ بیکە زاڵمە. بۆی ئاگادار بن، لە خوا بترسن، مەدحی زاڵم مەکەن، مەدحی کەسانێک مەکەن مناڵیان داوە بەرگولە، ژنیان داوە بەرگولە، مێشتیان تەقانن بەفی شەک، سوکایەتیان پێیان کرد.